ئێمە لە ڕێکخراوی بڵێن کارگەی کللتور کە کارگەی جگەری کۆنی سلێمانیە پرۆگرامی ژینگەمان هەیە یەکێک لە پرۆگرامە سەرچیەکان بۆ داکۆشیکردن و پاراستنی ژینگەی کوردستان و عێراق بەگشتی لەژێر چەتری ماڵی ژینگە ئێمە وەکو ڕێکخراوی پارێزەرانی ئاو حومە دیجلە و ئارت پلۆس و کۆمەڵێک چالاکەوانی خۆبەخش مەدەنی سێ ڕۆژە خەریکی مەشقێکین ئەم مەشقە یەکەم ڕۆژی مەشقەکەمان وەرشۆپەکەمان سەبارەت بە گەرمبوونی بۆی زەوی و تێکچوونی کەش و هەوا ئەو کاریگەریانە چین کە بوونەتە هۆی تێکچوونی باڵانسی ئەو ئیکۆسیستەمێک کە هەمانە بڵێژینگەی هەموو دنیا نەکە کوردستان و عێراق بە تایبەتی دووەم ڕۆژی وەرشۆپەکەمان سەبارەت بە پیسبوونی ئاو و سەرچاوە ئاوەکان و خەیرانی ئاو لە ئێستادا چین و کێشەکان چین و کاریگەریەکان چین و چۆن ئەو کاریگەریانە کەم بکەینەوانێ سێم ڕۆژی مەشقەکەمان کە ئەمڕۆیە بڵێن وەکو عەمەلی ئەو پەیامانی کە ئێمە چی بوون یعنی ئەم سێ ڕۆژی مەشقە چی وای لێکردین چی بڵین پەیامەکانمان چییە بۆ نمونە ئەسەوەکوی بینی ئەم شیعارانە بە لە بڵێن مەشقی سێ ڕۆژە بەرهەمی سێ ڕۆژە یەکێک لە سەرەکیترین کێشە لە ئێستاە گەورەترین قەیران کە تیاین ئاوی سیروانە کە بەنداوی لەسەر دروستکرا و بەنداوەکان تەواو بۆ ئێران زیاتر لە سای هەفتای ئاوەکەی کۆنتڕۆڵ کردووە لەژێر دەستی خۆیانایە جا بۆیە بەڕاستی لە ئێستادا گەرمیان فریایی نەکەوین ئەنفالێک شتر دووبارە دەبێتەوە خەڵکی گەرمیان ئەم کەمپەینە ئێمە قەرارمان داوە لەگەڵ چالاکەوانی مەنتیقەی بڵێن ناوچەی شارە زوور و هەڵەبجە و هەولێر و هەموو شارەکانی تر هەموو مانگێک کەمپەینێک بکەین لەسەر ئاگاهێنانەوەی سیستەم و دەسەڵات و بە ئاگاهێنانەوەی کۆمەلگا لەسەر قەیرانی ئاو بەڕاستی جووتیارمان نەماوە بەڕاستی ئەو یعنی وەکو باسم کرد پێشتریش ئاماژەم پێیاوە ڕووباری سیروان یعنی دڵی گەرمیان یعنی ئەو ئاوە بەس من هەمومان ئەیزانی بەس زۆربەی خۆمانی لێژێ دەکەین چەند کۆمەلگای بچووک و گەورە لە بەشی خوار و بەکارە هێنرێت هەتاکو سەر ڕووباری دیجلە اینجا بۆیە لە ئێستاە بەڕاستی کردداری ڕاستەقینە نەنوێنرێ بۆ ئەو قانونانێک کە دەوڵەتی ئێران دایانشکێن و هیچ حسابێک بۆ یاسای نێودەوڵەتی سەبارەت بە ئاوەکان ناکەن فشاریان نەخینە سەر دووچاری شەڕی ناوخۆ دەبین دووچاری جێگەوەڕشێ دەبین ئەو کولتورێک کە هەبووە کە کورد دایمەن وەکو شوناز باسی دەکەین کە زەرعات بووە هەر هەمووی لە ناوەچێت بە هاوکاری حومە دیجلە هەستین بە ڕێکخستنی ڕاهێنانێک بۆ ماوەی سێ ڕۆژ ڕاهێنانەکە لەلایەن من و کاک بنوار و کاک نەبیلەوە وترایەوە یەکەم ڕۆژ باسی گۆڕانی کەش و هەوامان کرد بە شێوەیەکی عام لە سەرتاسەری جیهانە پاشانیش باسی ئەو مەترسیانەمان کرد کە لە عێراقا ڕوبەڕووی بووینەتەوە ئەو مەترسیانی کە ڕوبەڕووی ژینگەی کوردستان بۆتەوە ڕوبەڕووی عێراق بۆتەوە و پاشانیش سێهەم ڕۆژمان تەرخان کرد بۆ سازکردنی کەمپینێک سەبارەت بە ناوچەی گەرمیان کە لە ئێستا بەهۆی گرتنەوەی ئاوەکانەوە لە ڕێگای تورکیا و ئێرانەوە ڕوبەڕووی زوڵمێکی گەورە بوونەتەوە لەبەرەوەی پرسی ئەو پرسێکی گرنگە چونکە ژیانی ئێمەی پێوە بەستراوە و ئێمە هەر لە سەرەتایی هەر لەو کات لە کۆتایی هەشتاکانەوە لەو کاتانەوەی کە بەنداو دروستکراوە لە ناو عێراقا نەمانتوانیوە ئاوی پێویست دابین بکەین بۆ هاوڵاتیان و ئەوەش کێشەیە کە چۆن بڵێ لەلایەن ئێران و تورکیاوە ئاوەکان گیراوەتەوە ئێمەش بە پێویستمانزانی وەکو پارێزەرانی ئەو کە هەستین بە سازکردنی ئەم کەمپینە هەم بۆ نمونەیەک بۆ ئەو شێوازەی کە ئەبێ کەمپین چۆن بکرێت هەمیش بۆ گاندنی دەنگی خۆمان نەک بە تەنها بە خەڵک بەڵکو بە میدیاکان و بە خەڵکەکانی دەرەوەش سەرەتا بەنداوەکان خۆیان لە خۆیانە شتێکی باش نین کە دروست بکرێن زەرێکی زۆریان هەیە بۆ ژینگە ئەمە سەرەتا و لەگەڵ ئەوەشە ئێمە چۆن بڵێ نەخشەی ئەوەمان لایە کە چەند بەنداو لە تورکیا دروست کراوە لەسەر ئاوەکانی جلە و فڕات کێشەکە لێرە ئەوەیە کە ئەوان ژمارەی بەنداوەکانیان زۆرە ژمارەی ئاوی عەمبارکراویان زۆرە ئەمەش بە شێوەیەکی نێگەتیڤانە کارەکاتە سەر ئەو ڕێژە و ئەو ئاستی ئەوەی کە لە ناو کوردستانە هەیە و پاشانیش ئەوەش هەرە بێتەوە بە دروستکردنی کێشە بۆ هاوڵاتیان نەک بۆ هاوڵاتیانیش بەڵکو بۆ ژینگە و بۆ سەر خاکەکە و بۆ جۆری ئەو ئاژەڵانی کە تیایە ژین.